پارێزگاری هەولێر و قایمقامیەتی پارێزگاکە هەڵمەتێکیان دەست پێ کردووە و لە ماوەی یەک هەفتەدا زیاتر لە 200 کەسیان دەستگیر کردووە و 12 یانەی داخستووە کە کاری بەدڕەوشتیان تیادا ئەنجام داوە. قایمقامی قەزای ناوەندی هەولێریش باز لەو یانە شەوانەیانە دەکات کە لە مەودواکراوە دەبن و دەڵێت بە هیچ جۆرێک قومارکردن و کاری لەشفرۆشی و سەماکردن و دابەشکردنی پارە نابێت لەو شوێنانەدا بمێنێت و ڕێگەیان پێ نادرێت. تاکو ئێستا 12 شوێنمان داخزێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو، بەڵام چەند شوێنێکی تریش خۆیان دایان خست و سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاریان کرد لۆ ئەوەی کە ئەو ڕێنمایانە یاخود ئەو مەرجانە کە چییە پێیان بدرێتن هەندێک شت هەیە بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگەی پێ نادێن، زۆر بەتوندیش بەرامبەری دەوەستینەوە. یەک بابەتی قومارکردن، ئەوی تر بابەتی لەشفرۆشی و ئەو کارە نەشیاوانە، بابەتی سەماکردن و فڕێدانی پارە، ئەو هەمووی لەناوە بڕیارانەی پارێزگا هاتووە بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نادەین. ئێستا زیاتر لە 200 کەس دەستگیر کراوە لە هەولێر، لەوە لە چوارچێوەی ئەو هەڵمەتە دێت. مامۆستانی ئاینی باز لەوە دەکەن ئەو کارانەی لە ژێرناوی یانەی شەوانەدا ئەنجام دەدرێن نامۆن بە کولتوری کۆمەڵگەی کوردی و لەو شوێنانەدا زۆرێک لە گەنجان و هاوڵاتیان ئالوودەی ماددە هۆشبەرەکان و کاری لەشفرۆشی دەبن. لەوانەیە ئالوودەی ماددە هۆشبەرەکان بن، هەندێکیان لەوانەیە خوڕەوشت و دابوونەریت و هەڵسوکەوتیان لەگەڵ کۆمەڵگای کوردەواری ناگونجێ. دەوەڵڵاهی مەترسی بڵاوبوونەوەی ئایدس هەیە، مەترسی بڵاوبوونەوەی ماددەی هۆشبەر هەیە، مەترسی بڵاوبوونەوەیەکی زۆر و ڕاددەبەدەری لەشفرۆشی هەیە کەەوە هەمووی نامۆیە لە کۆمەڵگای ئێمە لە کۆمەڵگای کوردەواری. هەڵمەتی داخستنی یانە شەوانەیەکان لا کاتێکدایە چەندین جار ماددەی هۆشبەر لەو شوێنانەدا دەستی بەسەردا گیراوە و کاری لەشفرۆشی و حاڵەتی تەقەکردن و کوشتن تیاندا ڕوویداوە. بەشێک لەو یانە شەوانەیانەش مۆڵەتیان نەبووە و بەشێکی تریان بەهۆی سەرپێچیکردنەوە داخراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.